پێ سارا ژیانم زۆر ناخۆشە لەگەڵ ئەو نەخۆشیەی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو. ئێستاش هاتیمە چەند کیلۆیەک؟ ئێستا من 161 کیلۆیمە. 161 کیلۆ. بەێ دەتانی بڕێ بە جوانی؟ بەخوای ناوەڵات زۆر بە ئازارم عنی بە زۆر بە ئازار دەڕۆم، زۆر ئیزعاجم، زۆر بە پەسەرە خۆمدا دەشتێنەوە، زۆر لە خۆم بێزارم. ئێستاش هاتیمە کاک دکتۆر دلێر شینە شێروانی ئینشاڵڵا عەمەلیاتەکەم بەسەر کەوتووە، دەکات دەستی خۆش بی، تەمەن درێژ بی، هەلۆمان ببینێ ئینشاڵڵا. ئەو فتقەت لە مێشە هەیە؟ ئارێ وەڵڵا 10 سارە. 10 سارە فتقەت هەیە؟ ئارێ وەڵڵا. ژیانی بەردی زەرداویشی زۆرە؟ ئارێ وەڵڵا زۆرە خەوم نییە هیچ. بەناوی خۆی گەورە و میهرەبان، من ئەژین ئیسماعیلم، نەخۆش بووم، نەخۆشیێکی زۆر خراپ بووم، چێشم زۆر بوو. ئێستاش لە خۆی بە زیادی هات دکتۆر دلێر شینەی عەمەلیاتی بۆ کردم. ئێستا وەزعم زۆر باشە، زۆر دڵخۆشم. پێشترێ وەزعم زۆر خراپ بوو، هات زۆریش زۆر لە خۆم بێزار بووم. ئێستا ژیانم زۆر خۆشە، وەزام تازە لە داچ خۆم بوویمە لە خۆی بە زیادی. پێشترێ وەزنم 161 کیلۆ بوو، ئێستا کە 120 کیلۆمە، لە خۆی بە زیادی زۆر باشم. عەمەلیاتێکە زۆر گەورە دکتۆر دلێر نەبایە، عنی زۆر عەمەلیاتەکەم قورس بوو، هیچ دکتۆرێک بۆی نەدەکردم. زۆر بێزار بووم لە ژیانی خۆم. ئێستاش زۆر دڵخۆشم لە خۆی بە زیادی. زۆر سوپاس بۆ نەخۆشخانەی میهرەبان، بۆ هەموو کارمەندەکان. هیوادارم سەرکەوتوو بی، تەمەن درێژ بی دکتۆر دلێر. زۆر سوپاستان دەکەم. من ژنە پێشمەرگەشم.